دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. باز لەوە دەکەین کە بەڕێوەبەرایەتی کار لە ڕێگەی خولە پیشەیەکانەوە گەنجانی ئەو سنوورە لەسەر پیشەیەک ڕادەهێنێت و دواتر ڕاستی بازاری کاریان دەکات. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا توانیویانە 800 گەنج ڕابێن لەسەر پیشەیەکی خۆیان. ئێمە ئەمڕۆ لەم تەورەدا باز لەوە دەکەین بزانین بەگشتی کار و چالەکیەکانیان چییە تا چەند گەنجان و خانمانی ئەو سنوورە توانیویانە سوود لەم خولانە ببینن. ئێمە بۆ ئەمە بەستا میوانجاری تاران محەممەد بەڕێوبەری کار و ڕاهێنانی پیشەی هەڵەبجە کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە. خات و تاراسڵاو و لێبێ بەیانیت باش هەر لەوە دەست پێکەم بزانین ئەم بەڕێوەبەرایەتەکەی دامەزراوە بەگشتی کار و چالەکیەکانتان چییە؟ ئایا لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجەوە ئەم کار و چالەکانی ئێوە فراوانتر بۆ یاخودنا؟ بانی باش تارەخان. بەیانیتان باش، بەیانی بینەرانتان باش، سوپاس بۆ ئەم دەرفەتە. بەڕێوەبەراتی کار و ڕاهێنانی پیشەی لە مانگی 8 2022 دامەزراوە و لە ساڵی 2023ەوە یەکەی ژمێریاری سربەخۆمان هەیە و دەستمان بە کار و چالاکیەکانمان کردووە. بەڕێوەبەراتی کار و ڕاهێنانی پیشەی دوو بەڕێوەبەرایەتیە لە ناو یەک دامەزراوەیە. بەڕێوەبەراتی کار بەشێکی بەکارخستنە کە ئەرکی خستنە سەرکاری گەنجانە بە تایبەتی گەنجانی بێکار ئەو گەنجانەی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن. بەشێکی تری بەڕێوەبەرایەتیەکەمان بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیە. ئەم بەڕێوەبەرایەتیە ئەرکی ئەوەیە کە لە ڕێی خولە پیشەیەکانەوە کە هەمووی لەسەر بنەمای هەڵسەنگاندنی بازاری کار داڕێژرێت خولی پیشەی جۆراوجۆر بۆ گەنجانی سروودنی پارێزگای هەڵەبجە بکەینەوە. بۆ بەشی دووەمی پرسیارەکەی بەڕێستان لەگەڵ بە پارێزگابوونی هەڵەبجەیە ئەکید ئێمەش وەکو هەڵەبجە کار و چالاکیەکانمان فراوانتر بووە. ئێستا فۆکەسی زیاتری ڕێکخراوە نێودەوڵەتیەکانمان لەسرە بۆ پێی ئێمە کار و چالاکیەکانمان وەکو کردنەوەی خولی پیشەی لە 180 ئێمە پشت بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە بەستین بەداخەوە وەک حکوومەت تەنها لە 120 کارەکانمان ئەتوان بڵێم لەسەر بودجێ حکوومەت بەڕێوەچێ خۆتانەزان ئێمە بە قەیرانە تێپەڕین حکوومەت ناتوانێت زۆر پاڵپشتی مؤسسەکانی خۆی بکە لەو لە 180 بڵێ توانیمانە کار و چارەکێکی زۆر باشکەین لە ماوەی کەمتر لەم 3 ساڵی کە دامەزراوە. دەستان خۆش بێت هەر چاوەڕێی ئەوشتان لێکرێت کە کاری باشتر و گەورەتریش بکەن بۆ سنوورە لە بەرەوەی بەڕاستی شایەنیەتی هەڵەبجە. تاراخان پرسیاری ئەوە بکەین ئەو خولانەی کە ئێوە ئەیکەنەوە بۆ ئەو فێرخوازانەی کە بێن بەشداری لە خولە پیشەیەکان بەتایبەت ئێوە پێشتر هیچ گەڕانێک هیچ سێرچێکەکەن کە بزانن ئایا هەر خودی بازاری هەڵەبجە چی پێویستە چ هەلێکی کاری پێویستە چ دەستێکی کاری پێویستە بۆی ئێوە بتوانن ئەم خولانە بکەنەوە کە ئەو گەنجەی کەیەت سوودمەنە بێت لە خولەکەتان دواتر بتوانن لە دەرەوە لە ناو بازار و لە ناو شاری هەڵەبجەیە کارێکی دەست بکەوێت یاخود لە شوێنێکە کار بکات. بەڵێ حتمما سەرجەم خولە پیشەیەکان لەسەر بنەمای ئەو هەڵسەنگاندنی بازارن کە ئەنجامی ئەدەین. خۆتان نەزانن جیهان بەردەوام لە گۆڕانکاریکی خێرایە و هەڵەبجەش وەکو پارێزگایەکی بچووک بە دەرنیە لەو گۆڕانکاریە خێرا بەردەوام لە بازاری کاری هەڵەبجەشە خواستی نوێ دێتە ئاراوە بۆیە پێش داڕشتنی هەر پرۆژەیەک بۆ کردنەوەی خولی پیشەی ئێمە هەڵسەنگاندێکی بازار ئەنجامەدەین بزانین خواستی بازاری هەڵەبجە چییە چ جۆرە دەستیکارێکی ئەو خواستی بازاری هەڵەبجە کە پێویستی چییە؟ بەڵێ ئێستا لەم ساڵا لە کۆتا هەڵسەنگاندنی بازاری کار کە لەگەڵ ڕێکخراوێک ئەنجامماندا بوو بۆ نمونە خولی پیشەی لە مەجای وزەی خۆرە بەستنی سیستەمی وزەی خۆر و هەروە چاکردنەوەی مۆبایل و گرافیک دیزاین خواستێکی زۆری لەسەر بوو ڕاستەوخۆ یەکسەر لە پرۆژەیەکە ئێمە دەستمان کرد بۆ 3 خولە. باشە تاراخان دەبێت پرسیاری ئەوە لێ بکەم ئێوە تەنها خولەکان دەکەنەوە یاخود ئەو پێداویستیانی کە پێویستە بۆیان بۆشیان دابین دەکەن بۆ نمونە خولی دوورمان کاتێک دەیکەنەوە بۆ خانمان هاوکاریان دەکەن لەوەی کە بتوانن ئامێرێکی دوورمان یاخود مەکینێکی دوورمانیان وە دەستبێن و خۆیان بتوان ببنە خاوەنکاری خۆیان. بەڵێ
سوپاس بۆ پرسیارەکەت لە جێ خۆی بوو لە ڕاستیە وەکو بەڕێوەبەرایەتی خۆمان بە تەنها خولی پیشەی ناکەینەوە هەنێک جار پرۆژەکانمان کەمێک جیاوازترە ئەویش پرۆگرامی خستنە سەرکاری لەسرە ئەو گەنجە کە لێرە خولێکی پیشەی ئەبینێ بە تەنسیق لەگەڵ منەظەمەکە بۆ ماوەیەکی 6 مانگ یاخود 4 مانگ ئەی خینە سەرکار و بۆ هیوای بتوانێت جێ خۆی بکاتەوە لە بازاری کارا بمێنێتەوە هەنێک جاریش پاڵپشتی داراییانەکەین یاخود کەرەستەیان بۆ کڕین لە کۆتا خولاکە ئێمە دوێنێ کۆتاییمان پێناو بڕوانامەماندا بە بەشداربووەکانی خۆمان خولێکی درومانی بوو کە تایدا 15 خانم بەشداریان کردبوو بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکە سەرجەم کەلوپەلەکانمان بۆ دابین کردوون بۆی بتوانن دەست بە پرۆژەی خۆیان بکەن لەم ساڵە ئەو 15 تەلەبەیە لە کۆی 75 گەنجی تر کە هەمویان گەنجی بێکاری هەڵەبجە بوون سوودمەند بوون لەو دابیکردنی پێداویستی کە پێویستیانە بۆ دەستپێکردنی پرۆژەی خۆیان باش تاراخان خوێندکارێکی زۆرمان هەیە کە دەرچووی کۆلێژ و زانکۆ و پەیمانگاکانن دانامەزرن و کێشەی دارایی هەیە لە حکوومەتی هەرێما کە ناتوانێت دامەزراندن بۆ ئەم دەرچوانانە بکات ئێوە هیچ جیاوازیەکەکەن لە نێوانە و کەسانەی کە خاوەنی شەهادەیەکن بڕوانامەیەکن یاخود دەرچووی زانکۆ پەیمانگاکانن لەگەڵ ئەو کەسانەی کە ڕەنگە ئەو شەهادە یاخود ئەو بڕوانامەی نەبێ هیچ جیاوازیەکەکەن یاخود خولەکان زیاتر بۆ کامیان ئەکەنەوە بەڵێ ئێمە هیچ جیاوازیەک ناکەین وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تەنها ڕێنماییەکمان هەیە ئەویش ئەوەیە کە بە هیچ جۆرێ ئەو کەسەی بەشداری خولەکانی ئێمە کا سوودمەند دەبێت لەو پاڵپشتی دارایی و سەپۆرتانەی کە بۆی ئەکرێ لەلایەن منەظەمە و وەزارەتەوە ئەوەیە کە ئەو کەسە نابێت دامەزراو بێ لە کەرتی گشتیا یعنی ئەبێ کەسێک بێ گەنجێکی بێکار بێ و نابێ خوێنکاریش ئەمە بەرگرانێکیش لەسەر حکوومەت کەم ناکاتەوە ئەم هەنگاوی ئێوە ئەم پرۆژانەوە ئەکید بەڵێ هەر ئەکید وەک جەنابتان نەزان ڕوئای حکوومەتیش هەر بەرەو ئەوە چێکە کەرتی تایبەت ببوشێنێتەوە پەرە بە کەرتی تایبەت بە ئێمە زانین کە دامەزراندن لە کەرتی گشتیان نییە بۆیە گەنجان مەجبورن کە خۆیان فێری پیشەیەکی تر بکەن ئەم خزمە گوزاریانەش کە لە بەڕێوەبەراتیەکانی ئێمە و پێشکەشەکرێکە سەرجەمیان بێ بەرامبەرە هەم شەهادەیەکی نێودەوڵەتی وەرەگرن لە دوای خولەکە و هەم پاڵپشتی ژەکرێن و لەگەڵیشی پارەی هاتوچۆشیان بۆ دابینەکرێ بۆی بارگرانیان نێتە سەر لە کاتی هاتوچۆکردن بۆ دامەزراوەکەی ئێمە و فێربوونی پیشەکە ینی پاڵپشتێکی زۆر باشە لەم قەیرانەیە باشە تاراخان وەک دەزانین هەڵەبجە خۆی شوێنێکی گەشتیاریە نزیکیشە لە ناوچە گەشتیاریەکانی دیکەوە وەکو بەڕێزیشت ئاماژەت پێدا لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجەوە بێگومان کار و چالێکەکان فراوانتر دەبێت خەڵکی زیاتر سەردانی ئەو سنوورە دەکات تا چەند هەوڵتان داوە هەمانگیتان هەبێت لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە بۆی بتوانن خول بکەنەوە بۆ گەشتیاری تا گەنجان و لاوانی ئەو سنوورە بتوانن سوود لە لایەنی گەشتیاری ببینن یاخود بتوانن بیرۆکەی نوێدا بهێنن تاوەکو کەرتی گەشتیاری زیاتر لەو سنوورە بەرەو پێش بەرن بەڵێ سپاس لە ڕاستیە کەرتی پشتوکاڵ و هەروە کەرتی گەشت و گوزار لە هەڵەبجە گرنگیەکی خۆی هەیە و ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی خۆمان ئاگامان لەوە هەیە کە ئەو دوو سێکتەرە زۆر گرنگن پێویستە کاگرنگی زۆری پێ بدەین بەم تازەیە ئێمە لە دوایین کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە ڕێکەوتین لەسەرەوەی چەند خولێکی گەشتیاری تایبەت بە پارێزگای هەڵەبجە بکەینەوە و بە دوایشە ئەو گەنجانە ڕاستە و خۆ بتوانن لە شوێنکاری خۆیان یاخود لە کەرتە گەشتیاریەکانی بۆ نمونە ناوچەی هەورامان کار بکەن جێ خۆشحاڵیە کە منەظەمە نێودەوڵەتیەکانیش چاوێکی باشیان لەسەر کەرتی گەشت و گوزار هەیە لە هەڵەبجە وەکە زانین ئێمە جەنابی کاکوبات بابەتی گەشت و کاڵ کە لە کوردستانە یەکەم جەنابیان دەست پێشخەریان کرد لە هەڵەبجەشا یەکەمین با بڵێن کێڵگەی گەشت و کاڵ هەیە کە لە ئێستا خەریکە عەدەدی ئەو کێڵگانە زیاد ئەبێ ئێمە توانین لەو سێکتەرەیە باشتر خولی پیشەی بکەینەوە یارمەتی گەنج بێن کە لە بێکاری ڕزگاری بێت و هەلی کاری بۆ بڕەخسێ باش تاراخان پێم بڵێ بەشداربووان زیاتر خانمانن یاخود پیاوان یا کوڕانن ئەمە یەک دووەمیشان لە سانە باسی ئەوەی کرد لەگەڵ تاکە خول بۆ گەشت و گوزار لەبەرەوە شارە شارێکی گەشت و گوزاریە بەڵام ساڵانە چەند فستیڤالێکمان هەیە لە شاری هەڵەبجە کە بابەتە کشت و کاڵیەکانن ئەو بەرهەمە
ناوخۆیانن کە لە ناو شاری هەڵەبجە بەرهەمە هێنرێت و لە وەکو فێستیڤاڵی هەنار کە بە نمونە یەکێکە لە فێستیڤاڵە گەورەکان بۆ بابەتی کشت و کاڵچیتان کردو باس لە پرۆژەی کشت و گاڵ کرد کە پرۆژەیەکی نوێی حکوومەتی هەرێمە ئێوە خول بۆ ئەو کەسانە ئەکەنەوە خولی تایبەت بۆ ئەوی بتوانن کە کشت و کاڵ لە بابەتی زەرعات و ئەم بەرەمهێنانە کار بکەن ئێمە ئازانین کاگازات یەکێکە لە جوتیارە نمونەیەکان کە لە شاری هەڵەبجێ و خەڵکی شاری هەڵەبجەشەیانی بەڵێ 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 بۆ بەشی یەکەمی پرسیارەکەت لە ڕاستیە ئێمە هەوڵە دەین باڵانسی جەندەر ڕابگرین بەڵام توانم بڵم بە خۆشحاڵیەوە جیاواز لە شوێنەکانی تر وەک لە هەر سێکتەرێکی تری شایع بینین لێرە خانمان بە دەمۆچوونێکی زیاتریان هەیە بۆ خولە پیشەیەکانی ئێمە زۆر کات ئەو خانمانە کە دەرەچن لە لای خۆیان با بڵێن چەند گەنجێکی تر چەند کوڕێکی ترە خەنە سەر کار لە گەڵ خۆیانە هەلی کاریان بۆ ڕەخسێنین خۆشحاڵین بۆی کە لێرە کچانەچنە دەرە و هەوڵێن کە ئابووری سەر بەخۆی خۆیان هەبێ سەبارەت بە بەشی دووەمی پرسیارەکەت لە ڕاستیە ئێمە وەک خۆمان وەرشێکی کشت و کاڵمان هەیە لە ناو بەڕێوەی بەرایەتێکەمان کە وەرشەی بەرهەمهێنانی قارچکە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی هەڵەبجە شاتەنسیقێکی باشمان هەیە ئەمانەوەیە کە بەپێی ئەو خواستی کە هەیە وەک جەناب بەداماژەت پێدا فیستیڤاڵی هەنارە کرێ ساڵانە چەند فیستیڤاڵێک تری بەروبوومی خۆراکی با بڵێن گژوگیا ئەکرێ لە هەڵەبجە هەوڵ بین لەو فیستیڤاڵانەیە دەرچوەکانی خۆشمان بەشداری پێ بکەین ئامادەیان کەین بۆ فیستیڤاڵەکە هەم بەکاری دەستی بێ یاخود لە ڕێی کشت و کاڵی زیرەکەوە بێ ئەوانیش بتوانن داخڵ بە فیستیڤاڵەکە بن و بەرهەمەکەی خۆیان ساغ بکەنەوە و پیشەکە و پرۆژەکەی خۆشیان بناسێنن بەڵێ دەست خۆش خات و تارە سپاس بۆ تۆ سپاس بۆ تارە محەممەد بەڕێوەبەری کار و ڕایەنانی پیشەی هەڵەبجە کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە بوو سپاس.